سەرۆک ئۆباما بڕیاری کۆنتڕۆلکردنی چەک بە پێچەوانەی دەستور نازانێت. بەوەی ئۆپەراسیۆنە لەشکریەکانی تورکیاوە سەدان هەزار کورد ئاوارە دەبن. نەشتەرگەری جوانکاری لە ئێران ڕوو لە زیادبوونە. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕاستەخوا لەسەر کەناڵی NRT تێوەشاندن. ئەمێ بە پرسا کۆنتڕۆلکردنا و کڕینا و دەستبدەستخستنە چەکان لە ئەمریکان دەست پێ بکەن. کۆنتڕۆلکردنا چەکان بابەتێ گەرمێڤان ڕۆژە لە ئەمریکا بتایبەت پشتی ڕوویدانا خوێنی یا داوی لە سان بەرناردینۆ کالیفۆرنیا. سەرۆک باراک ئۆباما و سەرکێشیان و ڕێبەراتیە ڕێبازن دیموکراتان دەکات دخوازە سنووران ji پرۆسەیە کڕین و بەدەستخستنا چەکی ڕەدەینە لە ئەمریکا. کۆماری دیبێژن ئەو زێدەگاویە لەسەر دەستوری ئەمریکا. دۆ سەرۆک ئۆباما لە زانکۆیا جۆرج مەیسن ji بۆ ئەمریکیان داخست. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما وڵاتیان ئەمریکا هاندان سەنگیە بخنە سەر کۆنگرسی وڵاتی بۆ تۆندکردنا قانونا بەدەستخستنا چەکی پشتی چەندین کۆمکوژیان لە سەرانسەری وڵاتی. لە هەفدیتنە کا تەلڤیزیۆنا CNN بە ئامادەبوونا پشتەوان و ڕکەبەرێن پرسا دەمدرێژا کۆنتڕۆلکردنا چەکی سەرۆک ئۆباما گوت ئەم ڕێزێ لە مافێن دەستوریەن ئەمریکیان دگرین. ئەز ڕێزێل وی خەلکی دیگرم ئەوێن چەکی بوو پاراستنەخۆ یان نێچیرێ یان وەرزشێ بکارتینن. لێ divê em hemû rêk bikevîn ku cihê Xwedayê em çekî ji dest xirabkaran dûr bêxîn. Li gor biryara ew Serok Obama divê heftiyê de derbarê kontrolkirina çekî ragihandî divê lêkolîn û li dîvçûn digel bikirên çekî bêtekirin bû herçi nebit kêmkirina bûyerên kuştinê li welatî. Eger em karê silametiya çekî digel lêpirsînan têkel bikeyin, ev e pêngaveka diye. Nebûş navbirina temama tundûtîjiya çekî lê em wê kêm bikîn. Endamên Komariyên Kongresê Amerîka ew ên hewlên serokê bû tundkirina biryarên sala 2013 yet kontrolkirina çekî dibêjin serokê zêdegavî bi ser desthelata xwe kiriye û pîvanên wî bû kontrolkirina çekî alîkar nabin dikêmkirina tawanên çekdariyê. Ez bawer dikim bi berdewam dijî guherîna dûî ya destûr bûye. Rêzê li benda dû ya destûrê negirtiye. Ya girîng ew e got xwe ji hêrîşên terorîst biparêzin. Berûşkandina Daişê û terorîstên navxwe biçin. Berbijarên serokatiya Amerîka ji her du partiyan bûçûnên cuda li ser vê pirsê hene. Demokrat piştevaniya pîvanên serokî dikin li demê komarî dibêjin. Destûrê welatê mafê bi destxistina çekî parastiye. Lê Komala Niştimaniya Çekya Amerîka ewa li sala 1871 peyda bûy berevanî ji mafê bi destxistina çekî diket. Wê Komalê li sala 2014 2 milyon û 500,000 dolar bû lobîkirina parastina mafê helgirtina çekî xeric kirin û 3 milyon dolar bû piştevanîkirina berbijarên berevankarên helgirên çekî tirxan kirin. Komala Niştimaniya Çekî xudan samana 300 milyon dolaraya û 4 milyon endam hene û bandorê li ser siyaseta welatî diket. Lê Serok Obama rixneka tund li wan girt ku li hevdîtina duhî amade nebûn. Komala Niştimaniya Çekî bihêz e. Ji ber ku nûneratiya rasta xelkî dikin, beşdarin di prosa siyasî û bandora xwe ya hey. Şareza dibêjin ji ber ku Serok Obama pişt rast bû qanûna kontrolkirina çekî li Kongresê welatî ewa komarî bala destê da derbas nabit, lewra desthelata xwe bikar înan û li gor bûçûna wî wê alîkar bit bû kêmkirina tundûtîjiya çekdarî. Xalid Fetah, Dengê Amerîka. سەرۆک ئۆباما جەخت دەکاتەوە لەوەی بڕیاری سەرۆکایەتی بۆ کۆنتڕۆڵی چەک لە ئەمریکا بە پێچەوانەی دەستوری وڵاتەکەەوە نییە و لە بەرژەوەندی گەلی ئەمریکاشە. بەڵام هێشتاش زۆرێکان لەناو ئەمریکادا هاوڕانین لەگەڵ سەرۆکدا. بۆچی؟ سەرۆک ئۆباما ناتوانێت ئەو متمانەیە بۆ نمونە لە ئەنجومەنی نیشتیمانی چەک بەدەست بێنێ. ڕۆژ عەلیزاڵە نووسەر و لێکۆڵەر وەڵامی ئەم پرسیارەی کورد کۆنێکشن دەداتەوە. کاک ڕۆژ جارێکی تریش بەخێر بیتەوە بۆ کورد کۆنێکشن و سپاسی ئەرک و مادووبوونت دەکەم. زۆر بەڕێزی سپاس دەکەم. سەرۆک ئۆباما دەتوانێت متمانەی ئەو لایەنانە بەدەست بێنێ کە لەگەڵ ئەم پێشنیازەیان نین بۆ ئەوەی بڕیارێکی سەرۆکایەتی دەربکە سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی چەک. لە ڕاستیە ئەوەی کە سەرۆک ئۆباما توانیوتی بیکە زیاتر ڕوونکردنەوەی ئەو کارەیە کە ئەو دەیوێت بیکات. ئەو زۆر بەڕوونی دەڵێت کە من نامەوێت باڵێن مافی هاوڵاتی سنووردار بکەم، من دەمەوێت یاسای چەک ڕێک بخەمەوە جارێکتر.
لە ڕاپرسیەکانی ئەم دوایانە بۆ من ڕاپرسێکی CNN پیشاندا لە 2 هەفتەی ڕابردووە لە نێو کۆماریەکان خۆشیاندا ژماری ئەوانی کە پشتگیری لەو چاکسازیان ئەو ڕێخستنەوەی یاسایی کە بە فرمانی سەرۆکایەتی ناو دەبرێت ئۆباما داوا دەکات پشتگیریکی زیاتری بۆ دروست بووە لە 140 شتێک بوو ئێستا بۆ 160 بەرز بووەتەوە. یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە لە کاتێکا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یاسا سەروەرە یاسا لەسەر و هەموو شتێکەوەیە ئەمەش بۆ مانایی کە ژیان و هەروەها سامانی هاوڵاتیان پارێزراوە ئەمریکایەکانی تر چێکیان بۆ چییە؟ پرسیارێکی لەجێیە بەڵام دەبینی لێرە ساڵانە 30,000 کەس بەهۆی توندوتیژی چەکەوە گیان لە دەست دەدەن هەندێک لەوانە ئەوەی کە بڵین سووەساید خۆکوژی هەندێک ترەوانەیە کە کەس دەکوژرێت لە ترسێکی بۆ گەلی ئەمریکی دروست کردووە و حاڵەتەوە و بە تایبەت ئەوەی کە ئێستا دەبەسرێتەوە مەسەلەی توندوتیژی چەک بە تیرۆریزم و شتیوە مەسەلەوەی سان بەرناندینۆ ئەوەی کە ڕووداوێکی تیرۆریستی ڕۆدا لەسەر و هەموو ئەمانەشەوە بۆ ئەمریکیەکان باس لەوە دەکرێت کە شتێکی کولتوریە لەم وڵاتەیە زۆرترین ڕێژەی چەک هەیە لە دنیا و ئەو وڵاتە پیشسازی پێشکەوتەکانە لێرە نزیکەی بە ئامارەکان باڵین هەڵسەنگاندنەکان ئاماژەوەکەن کە نزیکەی 350 میلیۆن چەک هەیە لەم وڵاتەیە وەکو دوێنێ سەرۆک ئۆباما ئاماژەی پێکرد کابرایە کە لە گوندێکی دوورە دەستیان لە شوێنێک دەژی لەسەر شوێنێکە نزیکی شار نییە دەڵێ ئەگەر من شتێک هات بەسەرم شتێکم بوو چی بکەم و لە هەموو ئەمانەش گرنگتر گەلی ئەمریکا مەسلەی چەک دەبەسێتەوە بە هەمواری دومی دەستور پێیان وایە مەسلەی ئازادی تاکە بەرامبەر بە حکومت هەوڵی ئەوەی کە سنووری بۆ ئازادی تاکدانا و حکومت گەورەتر ببێ پێ دوایە ئەمە ببێتە فاکتەرێک بۆ دەنگدەری ئەمریکی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم ساڵدا بە تاکید دوێنێ ئۆباما خۆی وتی من پشتگیری هیچ کەسێک ناکەم ئەگەر هەر کەسێک هەر کاندیدێک بێت لە کۆماری بیان دموکرات بێت ئەگەر لەگەڵ ڕێخستنەوەی یاسای چەک نەبێ من پشتگیری ناکەم ئەم جگە لە بەوەکوتم کەمادام شتەکە ینی بڵێن وشیاری لەسەر مەوزوعات زۆر زیاتری کردووە و بە تایبەت ئەوەی کە ئێستا ترسی تروریزمێ ترسیەوەیە کەسێکە بە تەنها بەبێ ئەوەی مەسەلەن لە ڕێگەی بەدەستکە هێنانی چەکە و بتوانێت کارێکی تروریستی ئەنجامدا ترسێکی زیاتر لای گەل ئەمریکا دروست کردووە تەسیری لەسەر هەیە و کاری دەبێت لەسەر هەڵبژاردنەکان گومانی تێدا نیە. لەم دۆسەیەدا سنگێکی ئێژگار زۆر خراوەتە سەر ئەنجومەنی نیشتیمانی چەک ئایا سنگەکە هەر تەنها بۆ ئەوەیە کە ئەم ئەنجومەنە تایبەتە بە داکۆکیکردن لە چەک یاخود چییە هێزەکەی لە چیایە؟ ئەو ئەنجومەنە و کۆمەڵەیە کە باسی دەکەی کۆمەڵەیەکی زۆر بەهێزە کۆمەڵەیەکە کە ژمارەیەکی زۆری ئەندامی هەیە لە ڕێگەی ئەندامەکان و ئابوونە وەردەگرێت هەروەها مەسەن کار لەسەر وشیارکردنەوەی ئەو کەسانە دەکات کە لایەنگری لە هەبوونی چەک دەکەن و ڕێکلامێکی زۆر دەکات ئەم کۆمەڵەیە کۆمەڵەکە چەند لقێکیشی هەیە یەکێک لە لقەکانی ئەوەی کە Institute for Legislative Action ئەو بەشە کاری تایبەت بە لۆبیکردن و بە ئەوەی کە تەداخلکردن لە هەڵبژاردنەکانە میلیۆنەها دلار سەرفەکار لەسەر ئەو لەو بوارەیە لەبەرەوە دەسەڵاتێکی زۆر ئەوەی هیچ کۆمپانیایك گەلە کۆمپانیا زۆر هەیە کە سەر بەم ڕێکخراوان سەر بەم کۆمەڵێن و ناوەندێکە بۆ خەڵک و کۆمپانیەکانی دروستکردنی چەک و فرۆشتنی چەکۆوانە لەبەرەوە پارێکی زۆریە زۆر دەوڵەمەندە و تەسیری زۆری لەسەر با بڵین کڕینی دڵسۆزی ئەو لایەنانەیە کە دەسەڵاتیان لەدەستە. کاکڕۆژ زۆر سپاسە دەکەم بۆ ڕوونکردنەوەکانێ خۆشحاڵم بەڕێز. ئازیزانم پاش ناوبڕێکی کورد دەگەڕێینەوە لاتان. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕای دەگەیەنێت هاوپەیمانان بەرەو پێشچوونی بەرچاویان بەدەستێناوە لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا بەڵام دەشڵێت ئەمە بەو مانایە نییە کە هێشتا لەم شەڕەدا گرفت نەمابێت. لەگەڵەوەشدا باز لە پێشڕەوی گەورەی هێزە ئاسایشی عێراقیەکان دەکرێت دژی دەوڵەتی ئیسلامی بەڵام نکۆڵیش لە سەختی شەڕەکان ناکرێت.
It's important to know that there are still large pockets of resistance within Ramadi. ئەوە گرنگە بزانرێت هێشتاش بەرەنگاربوونەوەیەکی گەورە هەیە لەناو ڕۆمادیدا. گەورەترین سەختیش لە ڕۆمادی ئەوەیە دەوڵەتی ئیسلامی کاتی هەیە بۆ دانانەوەی بۆمەکان و ئەمەش چەکێکی کوشەندەیە و کاتی زیاتری دەوێت بۆ پوچەڵکردنەوەیان. لەگەڵ ئاڵۆزی و فراوانی بەرەی ئەم شەڕانەدا دەوڵەتی ئیسلامی لە پاشەکشەدایە. دەبینیت لە ئێستادا شەڕەکەی دژی داعش گەورە و بەرفراوانە. داعش لە پاشەکشەدایە، لە ڕۆمادی، لە بیجی، لە شەنگال، لە سووریا، لە ئەلهۆل پاشەکشەی کردووە و لەم دوایە نەشتا لە بەنداوی تەشرین. یعنی بەگشتی کە سەری نەخشەکە دەکەیت ئەو ناوچانەی بەدەستیەوە بوون بچوو بوونەتەوە. دەمڕاستی هاوپەیمانان لە عێراق هاوڕایە و جەخت دەکاتەوە ئەم دەوڵەتە ئیسلامیە زۆر ناوچەی لەدەستداوە. لەوانەیە لە مانگی 5دا هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی گەیشت بێتە ترۆپک، بەڵام لەو دوا وردە ناوچەکانن لەدەستداوە. لە کەمی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان تەنها لە مانگی 12دا نزیکەی 2500 داعش کوژراون، بەڵام دەشگوترێت هێشتاش داعش توانای بەرەنگاربوونەوەی هەیە. هێشتاش ئەم ڕێکخراوە تونڕەوە کۆنتڕۆڵی دایان 1000 کیلومتر دووجای لە ژێردەستدایە بە شارە گەورەکانی وەک مووسڵ و ڕقە. هەندێک ناوچەی گرنگی هاوسنووری تورکیاش کە دەتوانێت لەو ناوچانەوە بە قاچاق کەرەستە و چەکدار بگەێنێتە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی. کاتێک داعش لەو سنوورە دوور دەخیتەوە کە بە ناوچەی خۆیانی دەزانن ئەمەیان کێشەیەکی جیاوازە. لەگەڵ هەموو گرفتانەی لەم شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا هەن، گەورەکار بەدەستانی لەشکری عێراق جەخت دەکەنەوە لەوەی لە ئایندەیەکی نزیکدا سەرکەوتنی گەورە تۆمار دەکرێت. ليس شعارا ومحض أمل. ئەمە هەرتەنها دروشم و هیوانیە بەڵکو ڕێباز و خواستە. شەڕەکە داعیشیش بە خیاڵیدا نەهاتووە، زۆر قورستر و سەختتریشە لەوەی تا ئێستا بینیویانەوە، بۆیە پێویستە ئێوەش لەباری ئاگاهیدا بن. سەرکردەی ستونە لەشکریەکانی ئەمریکا لە مەفتەیەدا سەردانی تورکیای کردووە بۆ توێشکردن لەسەر شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی و بڕیاریشە لە 1-2 هەفتەی داهاتووشدا جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا سەردانی ئەنکەرە بکە. واشنگتن هەوڵێکی چڕ دەدا لەگەڵ تورکیادا داکاری زیاتر بکە لە شەڕی دژی داعش و هەروەهاش سنوورەکانی خۆیشی لەگەڵ سووریادا تۆکمە بکە. شەڕ بەهەفچوون بەندکردنە هاتوچۆنی و گرتنا چالاکوانان هەفدەمی کارین لەشکری تورکیا لە هەرێمین کوردان لە دژی پێکێکی بوونە ئەگەراک و سەدان هەزار سڤیل لە هەرێمین کوردان لە باشوورە ڕۆژهەڵاتە تورکیا دەڤرێنخوا ڤالا بکن و ڕوو بکەن باژار و دەڤرێن ئارام. هورکاری در راپورتا مصطفى آشاردا. چونا درve çend bajarên herêmên Kurda hatiye qedexekirin û êriş li ser ve bajara hatiye çêkirin. Di encaman ve êrişê de zîdetirê di sed kes hatine kuştin. û çavkanî dibêjin rewşa van herêma gelek xirab e. Av û xwarina nemaye. Ne ceylana ne ava, ne xwarina ne vexwarina. Azorgane Hamid Nerzo berçodun birin. Xuda haqqı mane hele arde. Menine xuda rihmana biye. خدای ایشون گلیش ما خرابتر چی بیه آره والله خدای هم درکاتی خدای خونی ما خراب کردن هم راضی و پریشان بیل با کلونو حال ما نماه هم گندم دوی با توپا هم راوی اول ویدی جوالمات که تو هم بچه کی وبچی Serokkomara Tirkiye Recep Tayyip Erdoğan di daxuyaniyekî xwe de got ev êrişê berdewam bi heta em terorê binax bikin. Türkiye Cumhuriyeti Devleti bölücü terör örgütünün üstesinden Devleta Tirkiye hêza wê heye ku wan aliyên terorê li Tirkiye dikin têk bibe. Hêza me hem li Çiya û hem li bajêr terorê bihis bi bihis paqij dikin. Piştî qedexekirina çûna derve û êrişên hêzên ewlekariya Tirkiyeyê ser bajar û herêmên Kurdan beşek ji xelkê xwecihî dest ji cihûwarê xwe berdan û koçber bûn. ئەم نزانین کۆ دەهاڕین bi şev û roj bi tang û topan êrişî sermalên me dikin. Rastî rewşa me gelek xerab e, ev zarokahe jî ne temam e, xwedî pêdiviyên taybet e. Divê herdem dermanên xwe bikarbîne, lêbelê divê rewşa xerab da. Em nikarîn heta dermanê wê jî bi dest bixîn. Taqeta me nema neçarîn ji vêrê barkê. Li gorî komeleya koçberiya li Tirkiye göç der zîdetirê 300,000 kes cihûwarê xwe berdan û koçber bûne. Di vê heftiya dawî de çendîn çalakiyên protestoyê li dij xendeka hatin encam. Hêzên Ewlekariya Tirk bu tundî li dij ve protestoya rawestin. Bu halk artık kendi kimliğiyle gelê Kurd dixwaze bi nasnameya xwe û çanda xwe bide nasîn.
ez bihêsanî dikarim vê bêjim mijar ne mijara xindaqaye. Mijar ew e got gelê Kurd dixwaze got statoyeka wan hebe. Rojhilata navîn dîsa tê dîzayn kirin. Em Kurd dixwazin got bi statoyeka nû cihê xwe tê de bigirin. Divê hemû kes vê baş bizanibin. Pêwîst e got her kesek destê xwe dîne ser wijdanê xwe û vê kuştinê rawist. Serokvezîrê Tirkiye Ahmed Davutoğlu di daxuyaniyekî xwe de got em ê va xendeka bikin gora wan. û pisporên siyasî dibêjin wexta mû difeke daxuyaniyê serokkomar û serokvezîr û hêsanî dikare bêje ev rewşa awarteyê kûrtir bibe. Mustafa Acar, Dengê Amerîka. کاریگەریە ڕەوشە خراپ ئابووری لە هەرێما کوردستانی و عێراقی ji ئەنجامی کریزên سیاسی دیگەل بەغدایê لەسەر ژیانە خەڵکی هەرێمی خۆیایە لێ دیارە ئەو کاریگەری دێ لەسەر سیستەمی خوێندنی و ئاستی زانستی یê زانکۆیان درێژ دەم بە گەلۆ زەحمەتیین ku ڕاستی زانکۆین هەرێما کوردستانی dibin çi ne خانم سۆنیا شێرزاد حەسەن مامۆستا لە زانکۆیا سلێمانی mêvana Kurd Connection ew li Washingtona ji bo beşdariyê di workshopekê سۆنیا خانم زۆر بەخێر بێی سیستەمی خوێندن بەڕێوەبردننی سیستەمی خوێن بەڕێوەچوونی سیستەمی خوێندن لە کاتێکا کە قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی لە هەرێمدا هەیە چۆنە تو حەز دەکەم باسمان بکەی وەڵی کاک دەخێ لە ڕاستیە باری ناجێگیری کوردستان و ئەم تەنگژە سیاسی و دارایی هەیە بە تایبەتی لەم 2 ساڵی پێشووە تەسیرێکی خراپی لەسەر هەموو سەکتەرەکان هەیە بە تایبەتی پەروەردە ئەگە بڕوانینە پەروەردە خۆی دوو کۆڵەکەی ئەساسی هەیە کە بەڕێوەی بەرە مرۆیی و داراییە مرۆیەکە تا حەدێک هەمانە بەڵام بەداخەوە دارایەکە لەم کاتەیە و لەم زروفە زۆر کزە ئەمەش ئەکاتە بەهۆی ئەوەی کە کاریگەری خراپی هەبێ لەسەر ئاستی زانستی زانکۆکان و بەگشتیش لە سیستەمی خوێندن بەڵەوە ئەگەر خۆی بڕوانینە باری ئاسی زانستەکەی لە ڕاستیە کەم دەگمەن هەیە کە زانکۆکانی جیهان لەسەر پێوەری عالەمی کە ئەکرێ ساڵانە دەگمەن هەیە جامعەکانی کوردستان زانکۆکانی کوردستان بگاتە 10,000 لە ڕانکینە و ئەگەر غەڵەت نەم جامعی سلێمانی وابزانم ئەگاتە 11,000 بەداخەوەکەوە ئاڵم واتای چییە ینی چی بەمانێ ئەوەی باری زانستی و لەم زروفا بە تایبەتی پێش نەکەوتووە و ئەم زروفەش ئەوەنی کە تەسیری نەگەتیڤی هەیە لەسەر بارودۆخی بە تایبەتی پەروەردە بواری پەروەردە لەم کاتی ئێستا باشە گلەی هەبوو لەسەر مەسەلەی ئاستی زانستی لە هەرێم نەکرا هەرێمی کوردستان لە عێراق لەوان پێش ئەوەی کریزە ئابووریەکانش هەبن پێش کریزابوورەکان هەبوو بەڵام ئێستا زیاترە و بۆ نمونە ئێمە وەکو مامۆستایان دوای نبوونی موچە بۆ دەوری 3 بۆ 4 مانگ مەجبور بووین کە مان بگرین بەڵام کە زانیمان هیچ ڕیاکشنێک نییە هیچ گۆڕانکاریەک نییە مەجبور بگەڕێنەوە بۆ پۆلەکان لە بەرەوەی سیستەمی خوێندن بەردەوام بێت کەواتە باری زانستی بەرەو خراپترە چێت لەم باری دارایی خراپەیە و باشتر نابێت تەسیرێکی خراپی لەسەر پەروەردە هەیە بەتایبەتی سۆنیا خانم کاتێکە کە باسی خوێندن دەکرێت یونسکۆ و یونیسیف ئەوانە دێن بیرت دێتەوە کە ڕێکخراوی جیهانی سەربەنەتەوەی گرتووەکانن و یارمەتی زانکۆیەکان و سیستەمی خوێندن لە وڵاتان دەدەن باشە عێراق هەرێمی کوردستان لەو قەیرانەدایە ئەم ڕێکخراوانە چی دەکەن ڕێکخراوەکان لە کوردستانە تەبعاً ئۆفیسیان هەیە لە دوای ڕاپەڕینەوە هەتاکو 2023 دەورێکی زۆر باشیان هەبوو لە سەپۆرتکردن و پشتگیریکردنی باری پەروەردە لە کوردستان بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە ئێستا بارودۆخەکە عینی جارانە و بگرە خراپتریش بووە دەورێکی وا ئاکتیڤیان نییە لە یارمەتیدانیان بەرەو پێشچوونی بواری پەروەردە هیچ موداخەلەیەکی وا دیار نابینین نە مامۆستایان نە لە بواری پەروەردە هیچ کەسێک موداخەلەیەکی باشی NGOکان یونیسێف یونسکۆ UN هیچ دەورێکی ئاکتیڤیان نییە سراحەتەن لە ئێستا بەشێتە بارودۆخی ئێستا وەکو جارانە و بگرە دوای ڕاپەڕین خەریکە خراپتری ژەبێت. سۆنیا خانم شتێکی تر لە هەرێمی کوردستان و بەرچاو دەکەوێتەوە بەتایبەتش دامەزراندنی زانکۆی ئەهلی زانکۆکان بچەند ناوێت هەن بۆ نمونە زانکۆی سلێمانی زانکۆی کۆیا زانکۆی کوردستان ئێستا لە دۆک زانکۆی ئەمریکی لە دۆک دانراوە لە سلێمانیش هەیە تەمان دەمێکە هەیە ئەمە تەجروبەیەکی سەرکەوتووە یانە بەڕای شخصی من هەبوونیان زۆر باشتر لە نەبوونیان چونکە هیچ نەبێت دەستی کار دروستەکەین بزنسمن و ومن و لە ئاستێکی بەرزە ئیشەکەن زانکۆ ئەهلەکان
بەڵام ئەگەر لەسەر ئاسی زانستی باسی کەین هێشتا نەگەیشتونەتە ئەو مەرحەلەی کە داهێنەر و پرسیارکەر و ڕخنەگر دروستکەین critical thinkers جارە نەگەیشتونەتە ئەو مەرحەلەی کە لە زانکۆکانە منافەسەی زانکۆ جیهانیەکان بکەین و زانکۆ عالەمیەکان بەڵام زۆر لە مستاواکی باشە ئیشەکەن زانکۆ ئەهلیەکان مقارنەتەن بە زانکۆکانی ناخۆ. جنابەت لێرەی لە واشنگتن لە ئەمریکای بۆ وەرکشاپێک حەزمان دەکرد باسمان بۆ بکەیت چونکە نەمزانی بەڕاستی ئەو بەشداری جنابەت لەو وەرکشاپێت چییە؟ ئەم وەرکشۆپە چەند تیمێک لە عێراق ئیشەکەین کە کارێکی خۆبەخشانەیە. وەرکشۆپەکە لە ئەساسا گرانتێک کە دراوە بە University of Cincinnati لەلایەن US Embassy Public Section Affairs. ئەم جامعای سنسناتی ڕاهێنان بە چەند کەسێکێکا و چەند تیمێک کە لە کوردستان و لە عێراقەوە بەعام هێراون بۆ US و ئێمە ئەگەڕینەوە بۆ کوردستان و بۆ عێراق و چەند تیم لە چەند ناوچێکی جێی عێراقا ئەم ڕاهێنانن دیسانەکەینەوە بە کەسانی کە بابەتەکان لە بواری public speaking leadership skills grant writing و چەند بابەتێکی کەن. تا چەندێک بواری ئەوە ڕەخساوە چ لە عێراق کە باسەکەی چ لە هەرمی کوردستان بۆ ئەوەی ئەو زانیاریە ئەو ئینفۆرمیشن و ئەو شتانەی کە ئێوە لێرە فێرە بن ئەو خەڵکانی کە دێنە وەرکشۆپەکان دێنە دەورە شتیوە کە دەگەڕێنەوە جێبەجێ بکەن یان سوود بەخش بن. بەڵێ وەکوتم ئەمە کارێکی خۆبەخشیە ئەو سکیل و ئەو بابەتانی کە ئێمە لێرە فێرە بین دیسان لە کوردستان ئەم ڕاهێنانە ناکەینەوە و پوینتە باشەکەی ئەوەیە کە هەر کەسێک لە هەر فیلدێکی جیا بێت ئەتوانی بەشداری لە وەرکشۆپانە بکا کە بۆ احتیمالە من لە فیلدی زانستم بەڵام حەزکەم شتێک لەسەر لیدەرشپ بزانم بۆیان هەیە کە بەشداریکەن و ڕاهێنانەکان وەرگرن و دیسان محاولە ئەەکەین چەند کەسێکی ئاکتیڤ لە ئۆدیانسەکە و لەو کەسانی کە دانیشتون بیان هێنینەوە ناو تیمەکە و دیسان ترێنینیان پێ بکەینەوە لەگەڵ خۆمان. سەری خانم زۆر سوپاس سپاس دەکەم کە زۆر سپاس بۆ کاتتان بژیت. سۆنیا شێرزاد حەسن مامۆستای زمانی ئینگلیزی لە زانکۆیا سلێمانی میێوانە کورد کۆنەکشن بوو و تەوی شکستن و پاشبەچۆنین مەزن دەبەرۆکین شەڕیدا لە عێراقی و لە سووریا بتایبەت لە ڕەمادی و لە هەرێمین کوردان کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ڤیددیۆیەک نەهوەشاندیە تێدا گەفەیە و چاپسۆریا لە وڵاتین ڕۆژئاواتیکە ئاسۆ جەبار بێ پێداچوونە دیکە. شارەزایان جەخت لەوە دەکەنەوە کە داعش پروپاگەندەی بەهێز بەکاردەهێنێت بۆ نمایشکردنی هێزەکانیان و کردەوە تیرۆریستیەکانیان بۆ ترساندن و تۆقاندنی خەڵک بە گشتی و ڕاکێشانی زیاتری چەکدار و هەوادارانی تیرۆر لە جیهاندا بە تایبەتی بۆ ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. داعش بەرفراوان بۆ بە تایبەتی لە لیبیا و یەمەن و ئەفغانستان و پاکستان و چەند ناوچەیەکی دیکەش نزیکەی دەناوچە ئەوڕۆکە جیهادیەکان و چەکدارەکان زۆر دەبینین و هەروەها ئاستەکانی زەبر و زەنگ و گروپە ترۆریستەکانمان لە مێژوودا بینی. هەرچەند داعش زۆر شوێنی استراتیژی کۆنتڕۆڵ کردووە بەڵام داعش لە زوربەی هەرە زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان لە سووریا بە هاوکاری بردومانە ئاسمانەکانی وڵاتانی هاوپەیمانان شکستی گەوریان هێناوە بەڵام ڕەنگە خۆرئاوا لە مەترسیدا بێت. وەک چۆن ئەنوەر عەولەقی بەرپرسی پێشووی قاعیدە کە لە یەمەن کوژرا هەڕەشەی لە وڵاتانی خۆرئاوا دەکرد بەوەی کە هەواداران و لایەنگرانیان لە خۆرئاوان و ئاگاداریان دەکاتەوە لە هەر هێرشێکی نەخوازراوە. بەڵام ئێستا هەڕەشەکردنی ئەم دوایانەی داعش جیاوازترە لە پەیامەکانی پێشووتریان. کەسێک بە ناوی جۆن جیهادی دووەمەوە بەتوندی هەڕەشە لە ئەوروپا و بەریتانیا و دێڤید کامیرۆن دەکات بە داگیرکردنی وڵاتەکەیان و هەروە دەڵێت بترسن لە خەڵکانێک کە مەرجیان خۆش دەوێت. ئەوان ڕقیان لێمانە نەک لەبەرەوە کە ئێمە چی ئەنجام دەدەین بەڵکو لەبەرەوەی کە ئێمە چین. لە ڕاستیدا ئێمە لێبوردە و دموکراسین و فرائین و هەروەها خاوەنی وڵاتێکی فرەنیژادین و سەرکەوتوین. بەڵام من ئازانم کە بریتانیا بەم جۆرە تێڕۆڕانە ناترسێنرێت و ئەو بیر و باوەڕی ئێمە هەمانە لە هی ئەوان بەهێسترا کاتێکی زۆر دەخایەنێت بەڵام شکستیان پێدەهێنرێت. وەک چۆن داگیرکاریە کتوپڕەکانی داعش جیهانی سەرسام کرد بە هەمان شێوە شکست و لە دەستدانی لە سەدا چلی ناوچەکانی ژێردەستی داعش شارەزایانی خسۆتە بەردەم کۆمەڵێک پرسیاری گەورەوە. هێزی پێشمەرگە و شەڕوانانی کورد زوربەی ناوچەکانیان لە ژێر چنگی داعش ڕزگار کردووە هەروەها ئازادکردنی ڕوومادیش لەلایەن هێزەکانی عێراقەوە. بەڵام ئایا مەترسیەکانی داعش و هێزە تیرۆریستیەکانی ناوچەکە پێکڕا کەم دەبێتەوە یان ڕەنگە داعش استراتیژ و پلانەکانی بە ئاراستەیەکی جیاوازدا بگۆڕێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.
پۆلیس لە ئەڵمانیا دەستی کردووە بە لێکۆڵینەوە لەوەی بە پەلاماری سێکسی ناودێری دەکا وەک دەگوترێت لە ئێوارەی ساڵی نوێ لە ناوچەکانی کۆڵن، هامبۆرگ و ژمارەیە شاری تریش. پۆلیس دەڵێت خەڵکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکاش دەستیان هەبووە لەم هێرشانەدا و وەک ڕەڤیندۆسکی لە راپۆرتەکەیدا باسی دەکا سیان لە گومانبارەکان ناسراون بەڵام ناوەکانیان ئاشکرا نەکراون. Roja sêşemê bi sedan kes li kolon xwe pêşandan birê vebirin di jîvanê rîşan. Divê ev towanbare bên girtin û sizakirin. Divê piştevanî hebe di nêvbera jin û mêr û kesên biyanî li dijî tundutîjiye. Polîs dibêjin bêtir ji hezar zilamên ji Bakurê Efrika Rojhelata Navîn li pêşiya derê roja sersalê kom bûn. Wan lîstekên agir avêtin di navkoma xelkê da û dest dirêjî li ser jinan kirin di gel diziya peran. Nêzîkî nod jinan giliyên xwe ji bo polîsa kirin. Van êrîşan alozî bêtir xistin di nav danûstandinên gerim li ser penaberan li Almanya. Alexander Margier ji rojnamegeriya siyasî Cicero ji Berlîn di rêya Skype ra got ku gelek Almanî vê pirsgirêkê dixin stoyê qanûna penaberan ya Almanya. You have to see the fact also that this has not happened before. Divê hûn vê rastiyê jî bibînî. Tiştek wiha tu car çene bûye. Hûn jî dizanî komên wiha mezin li bingeha Kolon û bajarên dinya Almanya hatine bihev. Lê me tiştek hûrî nedîtiye. Dibe ku ev di polîtikaya koçberiyê ve gerêdayî be. Zêdî milyon penaber di sala 2015 da gehiştin Almanya. Hikûmet dibêje ku gelekî girîng e destpêkê naz bikin ev êrîşker kîne. Man kann jetzt nicht Gumanên giştî li dijî penaberan li ser hin jêderan ava dibin. Got dibêjin renge ew xelkana jê Bakurê Efrîqiya ne û ji dervî vî cihî ne. Lê divê got em paşguh nekin texmîna got ew kesana ji nav penaberan e yan na. Li ser cadên kolon gelek tirs û alozî hene. Ev hezar kes ji kî ve hatîne? Ew dibêjin hezar ji wan ji Bakurê Efrîqê ne û ne penaberin. Lê ew ji kî ve hatîne? Li Hamburg roja sersalê bi dehan jin tûşî vê êrîşê bûn. Polîs kar dikin li ser nasîna van êrîşkeran. Qanûn derdibêjin ku eger êrîşker penaber bin divê vegerin welatê xwe. Ravindowski, Dengê Amerîka. Di civaka parêzyara Îranê da ku divê xanim serûçavên xwe bipêçin û pora xwe veşêrin, ciwankariya serûçavan geşe dike bi taybet niştegeriya ciwankirina tivnî. Divê sazkariya û kardariyê de Îran jimare yeka cîhanê ye. Ev çîrok li cem Şahid Alewi ye. ئێران وڵاتێکی ئیسلامیە کە بە حکمی یاسا و زەربی پۆلیس هەموو ژنان جگە لە بەرکردنی جلوبەرگێک کە گشت گیانیاندا دەپۆشێت دەبێت ڕووسەری لەسەر بکەن تا قژ و ملیشیان دەرنەکەوێت. بەڵام ڕووسەری لەسەرکردن نەبووتە هۆی ئەوە ژنان ئارەزووی نەشتەرگەری جوانی و لەوانە جوانکردنی کەپۆ و برۆ و گۆنایان نەبێت. وا دەنوێنێت کە هەندێک لە ژنان لە ئێران بەهۆی چاولێککردن یان هۆگەلی تری کولتوری کۆمەڵایەتی دەیانەوێت لەگەڵ ئەو هەموو زەختەش زۆر جوان دەرکەون. مهرناز یەک لەو ژنانی کە نەشتەرگەری جوانی کەپۆی کردووە. من پێشتر ئارخاین بووم کە قەت نەشتەرگەری جوانی کەپۆ ناکەم، بەڵام کاتێک دایکم و خوشکم لە یەک مانگدا هەردووچیان کەپۆیان نەشتەرگەری کرد، منیش ڕام گۆڕا و لە ڕاستیدا چاوم لە ئەوان کرد. ئێستاش لە دەرەنجامی نەشتەرگەریەکە ڕازیم. بە پێی هەندێک لە ئامارەکان هەر ساڵ نزیک بە 40,000 نەشتەرگەری جوانی لە ئێران دەکرێت کە 60% نەشتەرگەری جوانی کەپۆن. بەڵام هەندێک لەم نەشتەرگەریانە لە ڕاستیدا ڕەنگە پێویست نەبێت. دکتور جەوادی ئەمیریزاد نەشتەرگەری جوانی لە تاران. زیبایی رو میتونم بگم در مجموع ڕاستی ئەوەیە کە لەو 40,000 نەشتەرگەری جوانیە هەندێکی پێویست نییە و نابێت بکرێن. ئەلبەت نەشتەرگەری جوانی تەنیا تایبەت بە ژنان نییە و هەندێک لە پیاوانیش ئەم نەشتەرگەریە دەکەن. 25 ساڵ پێش کاتێک من زانکۆم تەواو کرد و دەستم بەکار کرد تەنیا 5% ئەوانەی من نەشتەرگەری کەپۆم بۆ دەکردن پیاو بوون، بەڵام ئێستا 35% مشتریەکانم پیاون. مستەفا یەک لەو پیاوانەیە کە نەشتەرگەری جوانی کەپۆی کردووە. توی تصادف رانندگی در واقع بینیم شکست. چەند ساڵەمەوە بەر لە ڕووداوێکی ئۆتۆمبیلدا کەپۆم شکا، دوایەوە ژیانی هاوبەشم دەست پێ کرد، هاوسەرەکەم زۆر لەسەر ئەوە سوور بوو کە دەبێت کەپۆم نەشتەرگەری بکەم. پار کاتێک خوشکەکەم نەشتەرگەری کەپۆی کرد، منیش هاندرام و کردم. جگە لە جوانکردنی کەپۆ، لابردنی گنج و چین و چروکی گۆنا و ناوتەوێڵ و گەورەکردنەوەی لێ و تەتۆکردنی برۆ و لابردنی چۆری ژێرپێس لە دەوری سکو و ناوقە و پێ لەو نەشتەرگەریە جوانیانەیە کە لە ئێران دەکرێن. ئێستا پرسیار ئەوەیە کە جگە لە هۆگەلی تاکەکەسی لە کاتێکدا دەسەڵات زەختێکی زۆر دەخاتە سەر ژنان،
ئایا نەشتەرگەری جوانی جۆرێک بەرەنگاربوونەوەی هەندێک لە ژنانی دەستڕۆشتوو لەگەڵ دەسەڵاتدایە یا تەنیا ڕنگدانەوەی کاریگەری میدیا لەسەر ئەم ژنانەیە؟ شاهد علەوی، دەنگی ئەمریکا. دیارە جوانیات تبنی و کەپۆ گەڵە گرنگترێش جوانیات چاوا ئەوەش ڕای جیاوازی کەپۆ دەهناف هەیە دەچەندە دینە دمەهیا کورد و نەکشن هەتا ڕۆژا سێشەمبەی هەر شاد و بەختەوەر بن هەموو کاتێکتان هەر شاد.